ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی دوای زیاتر لە 140 ڕۆژ دەندامانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژێردران. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەشداری دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستانی نەکرد. هاوکات فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەنگی بە کاندیدانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نەدا. بە میوانداری بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان و کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانی کوردستانیش دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. لە دوای 141 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردن ئەندامانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژێردران و یەکێتی بایکۆتی دانیشتنەکەی کرد و کۆمەڵیش دەنگی بە کاندیدەکانی سەرۆکایەتی پەرلەمان نەدا. بەپێی ڕێکەوتنی 6/11/2018 فراکسیۆنەکانی پارتی و گۆڕان و یەکگرتو و یەکێتی و پێکهاتەکان بۆ ماوەی 104 ڕۆژ دانیشتنی پەرلەمانی کوردستان بە کراوەیی مایەوە. فراکسیۆنی کۆمەڵ لە یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستانەوە بە پێچەوانی ئەو فراکسیۆنانە ئامادە نەبوو واژۆ بۆ بەکراوی هێشتنەوەی دانیشتنەکانی پەرلەمان بکات. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە دانیشتنی 18 شوباتی پەرلەمانی کوردستانیش فراکسیۆنی کۆمەڵ جەختی لەوە کردەوە قەت کۆمەڵ نابێتە بەشێک لە بەرنامەی سیاسی هیچ لایەنێک. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئامادە نەبوو دەنگ بە هیچ یەکێک لە کاندیدەکانی سەرۆکایەتی پەرلەمان بدات و پێی وایە هەژمۆنی حیزبی بەسەر پرسەکەدا زاڵ بووە و پێکهاتەکانیش بە سیاسی کراون. لە کۆبوونەوەی 18 شوباتی پەرلەمان فراکسیۆنی یەکێتی کە خاوەنی 21 کورسیە بایکۆتی دانیشتنەکەی کرد. دوای کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیش لەتیف شێخ عومەر وتەبێژی حیزبەکە ڕایگەیاند تاوەکو ڕێکەوتنی 5 شوباتی نێوان پارتی و یەکێتی جێبەجێ نەکرێت و پارێزگارێک بۆ کەرکووک دانەنرێت بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمان و پێکهێنانی حکوومەت ناکەن. لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان هەر یەکە لە ڤالا فەرید بە سەرۆکی پەرلەمان و هێمن هەورامی بە جێگری سەرۆکی پەرلەمان و مونا قەهوەچی بە سکرتێری پەرلەمان هەڵبژێردراون. پەرلەمان ناتوانێت ئەرکەکانی خۆی دانانی ڤالا فەرید لە پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی بە شێوەیەکی کاتیە و تاوەکو یەکێتی نیشتیمانی بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمان دەکات. چاوەڕوانیش دەکرێت ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەبێ یەکێتی پەیوەندیەکانی ئەو حیزبە و پارتی ئاڵۆزتر بکات. ئەمە لە کاتێکدا هێشتا ناکۆچیەکانیان لە سەرپرسی هەڵبژاردننی سەرۆکۆمار و وەزارەتی داد و پارێزگاری کەرکووک قوڵتر بۆتەوە و چارەسەر نەکراون. هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە بە بڕوای چاودێران ئێستا هەموو پۆستەکانی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و ئەنجومەنی ئاسایش و پەیوەندیەکانی دەرەوە و مەلەفی نەوت لای پارتی دیموکراتی کوردستانە و سەرجەم پۆستە باڵەکانی هەرێم لای ئەو حیزبە قۆرەخ کراون. دوای 141 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردن پەرلەمانی کوردستان ئەرکەکانی یەکەم دانیشتنی خۆی ئەنجامدا. ناشزانرێت کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانی کوردستان بەهۆی ناکۆچی لایەنەکان کەی ئەنجام دەدرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سۆران بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا بەرلەوەی کە قسە لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆ بکەین، قسە لەسەرەوە بکەین کە 104 ڕۆژ دانیشتنی پەرلەمانی کوردستان بە کراوەی هەڵدرایەوە. کێ بەرپرسیار بوو کە ئەم 104 ڕۆژە پەرلەمانی کوردستان یەکەم دانیشتەر بە کراوەی بمێنێتەوە؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان لە 6/11 کاتێک کە ساڵی ڕابردوو سوێندمان خوارد، فراکسیۆنی پارتی دیموکرات سەردانی ئێمەی کردوتیان ئێمە یاداشتێکمان پێیە هەموو لیستە براوەکانی هەڵبژاردن واژۆیان کردووە کە ئەم کۆبوونەوەیە بە شێوەیەکی کاتی دوابخین تاکو و 2 هەفتە ڕێکەوتن دروستە بێ لەسەر دەستەی سەرۆکایەتی. ئێمە و کاتە ڕەتمان کردەوە. تەنها کۆمەڵی ئیسلامی و نەوەی نوێ واژۆی ئەو یاداشتیان نەکرد و خاڵی پەیڕەویمان گرت، نقطە نیزاممان گرتمان ئەمە نایاساییە، ئەمە یاساشکێنیە و ئەمە نەریتێکی خراپە لە خولی پێشوش هەبووە. بەڵام بەداخەوە
گوێیان نەگرت و ئەو لایەنانەی واژەی ئەو یاداشتیان کردبوو جگە لە کۆمەڵی ئیسلامی و نەوەی نوێ هەمویان دەبێ بەرپرسیارەتی ئەوە هەڵبگرن کە دوای 3 مانگ و 10 ڕۆژ کۆبوونەوەیەکیان بەکراوەی هێشتەوە و دوجاریش کاتێک تەکمیلیان کرد بەداخەوە ئەمەی لێ دەرچووکە بینیمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان یەک حیزب هەرسێ کەسەکەی دانا ئەمە ئەو لایەنانە بەرپرسیارن کە ڕێک نەکەوتون و باش بەس بۆ چێمەوە لایەنانە پێ دوای بەرپرسیارن کە واژۆیان کرد بوو جگە لە کۆمەڵونەوەی نوێ لە شەشیەکە واژوان کرد دانیشتەکان بەکراوی بێڵدرێنەوە لە ڕاستیا بە تەنیا پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی ئەگەر چەند فراکسیۆنێکی تر لەگەڵیان نەبوونایە نەیانەتوانیەوە بکەن دەنگێکی ناڕەزایەتی بەرز دروستە بوو کە نابێ ئەمە بکرێ چونکە کاتێک کە هەڵبژاردن کرا ماوەیەکی ویست بۆەوەی کە کۆبوونەوەی پەرلەماندا بنرێ تاکو ئەنجامەکان پەسەند کرا دەکرا لەو ماوە هەوڵی گفتوگۆ بدرێ هەوڵی ڕێکەوتن بدرێ هەروەکو چۆن ئەمڕۆ دوای 100 ڕۆژ هێشتا پێویست بە چەند کاتژمێرێکی دیکە هەبوو کە بەداخەوە ئێمە وتمان ئەگەر ئێوە 104 ڕۆژتان تێپەڕاندووە سوودتان لەو هەموو کاتە نەبینیوە ڕێنەکەوتون ئێستا پێویستان بە 12 کاتژمێرەوە خۆ دنیا کۆتایی نایە بە 12 کاتژمێری تری لەسەر بێ یا ڕۆژێ ڕێکەوتنتان کردبوو کە 18 مان کۆبوونەوە با 19 مانگتاندا بنایە بەڵام بەداخەوە هێشتا لە هەرێمی کوردستان بەم جۆرە کابینە پێک دێ بەم جۆرە سەرۆکایەتی پەرلەمانە لە بژێرێ دانێ بەم جۆرە خەڵک لەگەڵ ئەمانە و ئەم هێز و لایەنانە ڕێ بکا و بەشداری بکا و بیانەوێ خزمەتی خەڵکی تیا بکرێ و حکوومەتی هاوڵاتیان بێ و پەرلەمان کاری خۆی بکە بەداخەوە ئەم عەقڵیەتێکی زۆر خراپە بۆ حکومڕانی و هەر درێژکراوی و عەقڵیەتانی ڕابردووە هیچ نەگۆڕاوە هەر تاس و حەمامە کۆنەکەیە هەندێک خەڵکی تیاگۆڕێ و تا گینارەمان عەقڵیەتە کە حکومەکە ئەگەر نا هەمان ئەمەی کە ئێستا ڕوویدا لە دەستەی سەرۆکایەتی بۆ خولی 5 لە خولی 4 هەمان شت ڕوویدا هەر بە هەمان شێوەیەکی نیشتیمانی بەشداری دەنگدانی دەستەی سەرۆکایەتی نەکرد سکرتێری پەرلەمان ئێمە کە بە شێوەیەکی کاتی وەرمانگرد لەبەرەوەی کە یەکێتی نیشتیمانی ئیستیحقاقی بووەری نەگرت لەبەرەوە کاتە هێزی سێیەم بوو سکرتێری پەرلەمانی بەرکەوت بوو تا 4 ساڵ بۆی پڕ نەکرایەوە ئەمە جارێکی تر هەم تیکرار بوویەوە بەڵام ئێمە تەمەنامانە کردووە نەبێ و بۆیەش بەشداری هیچ دەنگدانێکمان لە دەستەی سەرۆکایەتی نەکرد ئەوەی کە ئێستا ئەمڕۆیەوە بۆچی بەشدار بوون ینی پێچەوانە نیە لەگەڵ هەڵوێستەکانی ڕابردوتان کە دژیەوە بوون دانیشتنی پەرلەمان بەکراوەی بێڵدرێتەوە ئەوە بەشداریمان پشتیوانی ئەو هەڵوێستەمانە ئێمە وتمانە بێم کۆبوونەوە تەواو کرێن نابێ بەکراوەی بهێڵرێتەوە وەسڵەن هەر نابێ کراوە کۆبوونەوەیەک بە ناوی کراوە بەجێهێشتنی هەرمانای نییە پەیڕەوی نییە یاسایی نییە پێچەوانەیە لەگەڵ دەستوری عێراق بەڵام بەداخەوە کە گوێیان نەگرت ئێمە هەر کاتێک کۆبوونەوەی پەرلەمان بکرایە بۆ تەکمیلی ئەو کۆبوونەوەیە پشتیوانیمانەکە لەبەر ئێمە پشتیوانی ئەوەین کە پەرلەمان کاری خۆی بکە و دەستەی سەرۆکایەتیەکەی هەڵببژێردرێ بە ئیستیحقاقی ئینتیخابی تەنانەت نەبەسرێ بە پاکێجی حکوومەت و کەرکووک و بەغا و ئەمانەوە بەڵام بەداخەوە کە بەسراوە لە دەرەوەی ئیرادەی ئێمە بووە لە دەرەوەی ویست و خواستی ئێمە بووە ئەو لایەنانی کە بینیمان هێشتا پێک نەهاتوون پارتی و یەکێتی ئەوان پرسەکەیان وا لێ کردو ئەگەر نا ئێمە بەشداریمان بۆ کۆتایی هێنان بۆ بە کراوەی هێشتنەوەی کۆبوونەوەیکی نایاسایی بۆچی لەگەڵەوە دابن بۆ ماوەی چەند کاتژمێرێک کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دوا بخرێت دەڕاستیە ئێمە کاتێک بەشداری کۆبوونەوەی پێش کاتژمێری 11مان کرد فراکسیۆنەکان بەندە بە نوێنەرایەتی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەشداریم کرد یەکێتی نیشتیمانی وتی ئێمە داواکەین 48 کاتژمێر کۆبوونەوەکە دوا بخەن با لەگەڵ پارتی دیموکرات بگەینە نەتیجە پارتی دیموکراتیان ئێمە ناتوانینەوە داوایە جێبەجێ بکەین ئەتوانین بۆ کاتژمێر 1 2 کاتژمێر دوای خەین
و هەر یەکە لە فراکسیۆنەکان بۆچوونی خۆی هەبوو. ئێمە بۆچوونمان وا بوو کە هەرێمی کوردستان دوای 104 ڕۆژ لە کۆنەبوونەوەی پەرلەمان ئەگەر بە چەند کات ژمێرێک کێشەکەی چارەسەرە بێت لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی و یەکێتی ئیستیحقاقی خۆی لە سەرۆکی پەرلەمان پێ ئەدرێ ڕێکەوتنەکە لەگەڵ پارتی قەیچێکە بام چەند کات ژمێرە بدەین بە هەردوو لایەن لە پێناو پێک هاتنە چکەوان گلەیان لە ئێمە ئەوە بوو کە لە خولی پێشوا لە 90ی ئابا جۆمان لە نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکیەکان و لایەنەکان نەگرت و کۆبوونەوەی 90ی ئابمان کرد و چەند کات ژمێرە دوامان خست. ئەوتمەوە گلەیە لە ئێماکەن ئێستش، بەڵام خۆتان ئێستا فەرموو بەرامبەر بە یەک واکەن دەی ئێوە چەند کات ژمێرە کۆبوونەوەکە دوا بخەن بە 104 ڕۆژ کۆبوونەوە نەکردن دنیا نەڕوخە. ئێستا بە کاتژمێرێک بە چەند کاتژمێرێک دنیا ڕوخەیە. ئەوە بوو لە ڕاستیە پارتی دیموکرات قبولی نەکرد کە کۆبوونەوەکە بخرێتە ڕۆژی 90ی مانگ. ئەنی یەکێتی نیشتیمانی داوای دەکرد چەند بۆ ماوەی 2 ڕۆژ دوا بخرێت. یەکێتی نیشتیمانی داوای 48 کاتژمێر لانی کەم 24 کاتژمێرێ کرد بۆ دواخستن و هاوکاتیش لە دانیشتن و کۆبوونە و پەیوەندیا بوون بۆی کە بگەنە ئەنجام. بە ئێمە یانوت لەسەر سیغەی ڕێککەوتن لەسەر پارێزگاری کەرکووک سیغەیەکی هەیە کە ئەمانەوێ ئەوە بچەسپی هەر ئەوە ماوە. ئەگینا ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا پەیوەندی بە ناوهەرێمی کوردستان و ئیستیحقاقی ئینتیخابی و پێگەێنانی کابینە نییە، پەیوەندی بە پارێزگاری کەرکووکەوەیە. ئێمە بۆ ئەوەی قەیرانێکی تر نێتە سەر قەیرانەکانی هەرێمی کوردستان و خەڵک ماندووە، خەڵک پێویستی بە کابینەی نوێ و پەرلەمان و خولی نوێیە دەست بە کارەکانی بکە. لەگەڵ بەغدا هەندێک پرسمان هەیە لە مەسەلەی بودجە و ئەوانە بۆ خەڵکی کوردستان دەستکەوتە بتوانێت ئەم کابینە نوێ جێبەجێ بکات، چونکە ئەم کابینەی تر بەرەو ئەوە ڕواکە کۆتایی دێ و چارەنووسی ئەوەندەی نەماوە. ئیشەکان دەوەستەیە خەڵک لە دڵە ڕاوچیایە، خەڵک چاوەڕێیەک بژێوی باش بێ، موچەی باش ببێ، پارە لە بەغداوە بێ، ناکرێ بین لەبەر چەند کاتژمێرێک قەیرانێکی تر بخەینە سەرم قەیرانانە. ئەویش ئەوەیە کە ڕەنگە گفتوگۆکانی یەکێتی و پارتی ئاستەنگی گەورەی بۆ دروست ببێ و ڕەنگە یەکێتی نیشتیمانی هەڵی پەسێرێ، نیگەرانی هەیە. ئەمە ئێمە وتمان لە پێناوی ئەوەی کە ئەم ڕێکەوتنە ببێ قەیچێکا خۆ ئێمە لە کاتژمێر 11 کۆبوونەوەکەمان دواخست بۆ کاتژمێر 3 دەتوانرا هەوڵێکی تریش هەبێ، بەڵام دیار بوو لە هەردوو لاوە مرونەت نەبوو. ئێوە دەنگتان نەدابەی چکام لە کاندیدەکان ئێمە بەشداریتان کرد لە کۆبوونەوەکەی؟ کاک حەکیم ئێمە بەشداریمان بۆ بوو کە بە خەڵکی کوردستان بڵێن لەگەڵ ئەوین کۆبوونەوەی پەرلەمان تەکمیل بکرێ. و کاتێک کە دەبینین ڕێکەوتنێک هەیە بۆ دەستەی سەرۆکایەتی وەلایەنێکیش کە یەکێتی نیشتیمانیە ئیستیحقاقێکی هەیە و بەهۆی و نیگەرانیەوە بەشداری ناکە، ئێمە بڕیارماندا کە سەرەتا کاندیدێکمان دەبوو بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان لەگەڵ هەموو فراکسیۆنەکان بە پارتی دیموکرات و بە نەوەی نوێ بە بزوتنەوەی گۆڕان بە یەکگرتووی ئیسلامی قسەمان کرد کە داوای هەڵوێستیانمان کرد. پارتی دیموکرات دیار بوو ئەو ڕەدی کردەوە کە دەنگ بە کاندیدی ئێمە بدا، ئێمەشتمان بە هیچ شێوێ دەنگ بە ئێوە نادەین. بەڕاستیە نەوەی نوێ ئامادە بوو کاندیدی دووەمی جێگری سەرۆکی پەرلەمانی خۆی سەحب بکە کاندیدەکەی ئێمە بەشداری بکە و هەردوو لاش دەنگ بدەین بە هەر سێ کاندید. بەڵام دوجار هەندێک خەڵکی تریشە بوو لە ڕاستیە دەنگیانەدا. بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی ئەوەدەنە و پشگیری کاندیدەکەیەوە بکەن. یەکگرتووی ئیسلامی هەر بڕیاری پێشوەختیان هەبوو کە بەشداری دەنگدانی دەستەی سەرۆکایەتی ناکەن هەر کەسێک بێ. بەزێوە داوەتان هەم لە گۆڕان هەم لە یەکگرتووی ئیسلامیش کرد کە ئەگەر ئێوەکانتان ئەوێ بۆ جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان دەنگتان پێدەن؟ بەڵێ، بەڵام دیارە ئەوان ڕەتیان کردەوە. گۆڕان بزوتنەوەی گۆڕان دیارە قسەیەتری هەبوو، یەکگرتووی ئیسلامی بڕیاری
ئەوەی دابوو کە بەشداری پرۆسەکە ناکەن بۆ کاندیدی هیچ کەسێک ئەوە ئازادی خۆیانە و مافی خۆشیانە بۆیە دوجار ئێمە بڕیارماندا بەشداری دەنگدانیش نەکەین و کاندیدەکەش باشە بۆچی کاندیدەکەتان پێشکەش نەکرد کاندیدەکەیەوە چێ بوو ینی بۆچی پێشکەشتان نەکرد ئێمە گرفتمان نەبوو لەوەی کە کێ بێ لە ئەو حەو خوشک و برایی کە هەیە بەڵام بۆ ئەوەی کە ڕەدی ئەو جۆرە ڕێکەوتن و یەک ڕەنگیە بکەین لە سەرۆکایەتی پەرلەمان کە یەک لایەن هەمووی دابنێ بەڵام دوجار بڕیارماندا هەر بە تەواوی بایکۆتی پرۆسەکە بکەین هەم دەنگ نادەین و دوایە ئەوەی چاودێری پرۆسەکەمان کرد هاتینە دەرەوە و هۆڵی پەرلەمانمان جێ باشە بەس بۆ کاری چی بوو کێوە پاشەکشتان کرد لەوەی کە کاندیدتان بۆ جێگیردووەمی سەرۆکی پەرلەمان نەبێ خۆ لە ڕاستیە ئەمەمانزانی دەرناچێ بەڵێ و کارەکەیەوە ئەمانزانی دەرناچێ چونکە هەموو ئەوانە بە ئیتفاق و تەوافقاتە ئەوە تا هێشتا هەیکێتی نیشتیمانی پارتی دیموکرات پێکەوە ڕێک نەکەوتون دوجار لە میانی گفتوگۆی خۆمان لە نێو فراکسیۆن و لەگەڵ حیزبی خۆمان بڕیارمانداکە دوا بژاردە هەڵبژێرین کە دەنگ نەدان و بەشداری نەکردنە لە دەنگ باشە بەزەوە لە چ ڕوانگەیەکە بیرتانەوە کرد بۆ کە کاندیدتان نەبێ بە پێی بەرکەوتی بژاردن بەمافی خۆتانی دەسانن ئێمە ڕێکەوتن و گفتوگۆ و بەشداری هیچ شتێکمان لە ئەوەی کە هەبوو بۆ دەستەی سەرۆکایەتی نەبووە لەگەڵ هیچ لایەنێکە واگەر استحقاقی انتخابیش بێ بە مافی خۆمان مانەزانی یەکێک لە جێگرەکانی سەرۆکی پەرلەمان بەر ئێمە بکەوێت لە چ ڕوانگەیەکۆ مافیەوەی لە ڕوانگەیەوەی کە ئێمەش لە ڕاستیا پارتی دیموکرات ئەگەر براوەی یەکەمە یەکێتی نیشتیمانی براوەی دووەمە بزوتنەوەی گۆڕان براوەی سێەمە و نەوەی نوێ براوی چوارەمە ئێمە براوی پێنجەمین بەرکەوتەی خۆمان لە ١٠٧ لە هیچ پۆستێکی سیادی هەرێمی کوردستانە ئێمە کەسێکمان نییە لە کاتێکا لە ١٠٠ تورکمانەکان باش دەنگی حەقیقی خۆیان نییە زۆرینەیان دەنگی پارتی دیموکراتی کوردستانت پێیان داون بەڵگە هەیە لە سەرەوە کە دەنگی پارتیە بەڵێ تەنها بەرەی تورکمانیە کە لە دەرەوەی ئەو معادلە ئەگەرنا ئەوانی دیکە هەموو لە ئیتاری یەک حزبی دیاری کراوان و من بۆ خۆم بە تەنها 8 ئەوەندەی هەموو تورکمانەکان دەنگمێناوە لە لیستی کۆمەڵیەکە بەڵێ چەند دەنگیانێ ناو لیست تورک ئێبڕۆ سەیری لیستەکە کە بزانە چەندیان هێناوە لە کاتێکەوانە دەنگی خەڵکی تورکمان نییە ئێمە تەمەنا ئەەکەین پێک هاتە ئاینی و نەتەوەیەکانی هەرێمی کوردستان کەس بەکاریان نەهێنێ ئەمە عیبەیە ئەمانە ئەبێ خۆیان تعبیر لە خۆیان بکەن و خۆیان دەنگ بە خۆیان بدەن ئەمە خەلەلێکی گەورەی ئەم سیستەمی هەڵبژاردنەیە کە بەداخەوە دانراوە و پارتی دیموکرات داڕێژەری بووە لە ڕابردووە ئێمەتیانە بووین کە بە جۆرێکی کردووە هەمیشە زۆرینەی هەرە زۆری 11 کورسی لە پێگاتەکان دەی هەمیشە زامن کا بۆ خۆی سند بەشێک لەوانە کادری حیزبەکەی خۆین ئەمە ئیهانەیە بە تورکمان بە مەسیحی بە ئاشووری بە کلدان بە سریان بە ئەرمەن کە ئەمانە ئەبێ پێکهاتەیەک بن تعبیر لە حەقیقەتی ئەم پێکهاتەیە بکەن نەک لایەنێک بۆ مەرامی خۆی بەکاریان بهێنێ باشە بەس ئێستا بۆ نمونەوەی کە بۆتە جێگیری دومی سەرۆکی پەرلەمان من سەیری سایتی کۆمیسیۆنم کرد خۆی 2236 دەنگی هێناوە لیستەکەی 3125 دەنگی هێناوە مافیەوەی نیە لە ڕووی هاوبژاردنەوە ببێ بە جێگیری دووەم هەموو خەڵکێک مافی خۆیەتی داوای استحقاقی خۆی بکای ئێمە استحقاقمان چیە کە 170,000 دەنگمان هێناوە مەحروم بین لە هەموو شتێکی وڵاتە و پێشیان وا بێدەنگ بین و داوای هیچ نەکەین ئەگەر استحقاقی انتخابیە بۆ خەڵک بە 3000 دەنگەوە پۆستێکی یەکێک لە سەرۆکایەتیەکان بەرێ بەڵام خۆ ئێمە لە خولی پێشوش کە پۆستێکمان بردووە لە فەراغیەوە بۆ کە یەکێتی نیشتیمانی پۆستەکەی پڕ نەکردوێتەوە بۆی بەڕاستی ئەمە پێی ناوترێ استحقاق باشە بەس بە دیاریکراوی وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ چ تێبینێکتان لەسەر ئەو سەرۆکایەتی هەبوو کە ئەمڕۆ هەڵبژێردرێ تێبینیەکە ئەوە بوو کە دەکرا یەکێتی نیشتیمانی بەشدار بێ
استحقاقی انتخابیش ڕەچاو بکرێت پەرلەمان نەبەسرێ بە حکوومەتەوە، یعنی تۆ گەر بەشداری حکوومەت نەکەی بێ مەحروم بی لە استحقاقی خۆت لە پەرلەمانی کوردستان. ئەمە بەڕاستی بەداخەوە نوریتێکە لە هیچ شوێنێکی دنیا بەو جۆرە پەیڕەو ناکرێت کە لە هەرێمی کوردستان نەبێ. وەجگەلەوە پڕکردنەوەی و پۆستانە کە پۆستی سەرۆکی پەرلەمان و جێگری دووەمە بەو جۆرەکە ویستی یەک حیزبە، ئەمە جێی نیگەرانی و جێی ئەوە بوو کە ئێمە کۆبوونەوەکی پەرلەمانیشمان بۆ جێ هێشت بایکۆتمان. باشە، بەس ینی پارتی ڕێکەوتنی هەبوو لەگەڵی زیلایەنێک یا خۆی بەتەنیا مەسەلەن سەرۆکی پەرلەمان جێگری یەکەم و جێگری دومیشی داناوە؟ ئێمە وەی زانیومانە کە ڕێکەوتن تا ئێستا بەوە پێگەێنانی کابینەی نوێ لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کراوە لەگەڵ یەکێتی نیشتیمانیەوە تا لەسەر کەرکووک پێک نایەن و ئێمە هیچمان نییە تا ئەم کاتە و نەمبیستوە ڕێکەوتنی تر، بەڵام لەگەڵ پێگاتەکان دیارە. باشە، بەشتێکی یاسایی دەزانی کە بەڕێز پێشتر وتت هەرسێکیان دەستەی سەرۆکایەتیاندامی یەک حیزبن؟ یەک حیزب دایناون. یەک حیزب دایناون؟ بەڵێ. جیاوازە لەوەی ئەندامی یەک حیزب بن؟ وازە حەیانی مەبەستەکەم چییە؟ بەداخەوە پێگاتە نەتەوەیی و ئاینەکان لە هەرێمی کوردستان تعبیری حەقیقی نین لە پێگاتە فعلیەکانی کە هەن لە هەرێمی کوردستان، تعبیرن لە فەلەکی پارتی دیموکراتی کوردستان. باشەی بۆ مەسەلەن لایەنەکان ئەمە قبوڵ دەکەن. ئەمە پێویستی بە هەمواری یاسای هەڵبژاردنە. ئێمە لە خولی پێش و پرۆژەیەک هات ئەمە هەموارکەین، تەماشا بکە کاک حەکیم. عێراق 18 پارێزگایە، میوەی هەرێمی کوردستان کورسی داناوە لە ئەو 320 مەقعدەی 29 مەقعدەی کە بۆ هەموو عێراقە. وازانم 6 مەقعد بۆ پێگاتەکان زۆر لە هەرێمی کوردستان بە 3 پارێزگا و 4 پارێزگاوە کەمترە بۆ لە هەرێمی کوردستان ئاوا بێ، لەبەرەوەی لایەنێک هەمیشە زامنیەوە بکات و بەردەوام بەداخەوەی لێم زۆرینەی هەر زۆری ئەم پێگاتانە دەنگیان تەریب بۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە، دەستی هەڵبڕێ و دەستیان هەڵبڕێ، دەستی داناوە دەستیان داناوە، توێتی سین و تویانەستین. ئەسڵەن بەشێکیان هەر مافی پێگاتەکان و داخوازی پێگاتەکان فرامۆش کراوە لایەن، تەمسیلێکی سیاسیەکەن بە ناوی پێگاتەی ئاینی و نەتەوەییەوە لە هەرێمی کوردستان کە ئەمە دەبێت نەتەوەی تورکمان و ئاینەکانی تری هەرێمی کوردستان خۆیان ڕازی نەبن، نوێنەرایەتیەکانیان نوێنەرایەتی حەقیقی خۆیان نەبێ و نوێنەرایەتی حیزبی بێ، هی حیزبێکی دیاریکراو نەک حیزبی خۆشیان. ئەمە خەلەلێکی گەورەیە و ئێمە بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی و حتایەکێتی نیشتیمانیش باش هەستی پێیەکە. ئەی بۆ چارەسەری ناکەن؟ ئایا ئێوە ئامادە ئومێ دەکەم بتوانین لەم خولا چارەسەری ئەو پرسە بکەین، هەرچەندەوە بە زۆرینە و کەمینەیە ڕەنگە ئێمە پێمان پێکنەیە لە ئێستەیە. باشە، بەس ئەوەی کە بەرز وتت هەرسێ ئەندامەکەی دەستی سەرۆکایەتی لەلایەنێک حیزبدانراون، ینی چیمان پێ دەڵێ لەبارەی دەستی ئەم سەرۆکایەتی تازە؟ پێمانەڵێ ئەم خولەش ئەگەر بەم جۆرە بڕوا ئەو هیوابەخشیەی نییە و دەستپێکێکی خراپە بەڕاستی. 104 ڕۆژ بەکراوەی هێشتنەوەی کۆبوونەوەیەک بە نایاسایی و دواتر هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتیەکەی بەم جۆرە و دەیانەوێت سبەینێش لیژنەی یاسایی هەڵبژێرن بە تەنیا لە کۆی 15 لیژنەی پەرلەمانی لیژنەی یاسایی بە تەنیا هەڵبژێرن بۆ ئەوەی تعدیلی یاسای سەرۆکایەتی هەرێم بە زووی بکەن لە هەفتەیەندا تعدیلی یاساکە بکەن و دوای جێبەجێبوونی سەرۆکی هەرێم بێت لە پەرلەمان سوێندی یاسایی بخوا و هەڵببژێرێ و ئەو کاتە ئەو کاندیدی ڕاستپێردراو بۆ پێگەێنانی کابینە ڕابسپێرێ. بەڵێ، سوپاس دەکەم ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە قسەی زیاتر لەسەر و لیژنەیە دەکەین، لیژنەی یاسایی. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین ناوڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ ئارت. فانسینێت
خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکت سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک سۆران پێش ناوڕەکە باسی لیژنەی یاساییت کرد، یعنی ئێستا هەوڵ هەیە تەنها لە کۆی 15 لیژنەی پەرلەمان بەس لیژنەی یاسایی یعنی لە هەفتەیەک دەست بەکار بێت و بەڵێ سبەینێ کە دەیانەوێت لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان بەتەنیا هەڵببژێرن. بۆچی بەتەنیا لەبەرەوەی ئەیانەوێ یاسای سەرۆکایەتی هەرێم یەکسەر هەموار بکەن، چونکە بە پێ و پرۆژەیە کە لە خولی پێشوو بزوتنەوەی گۆڕان پێشکەشی کرد هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم بوو، دیاریکردنی چارەنووسی سەرۆکایەتی هەرێم لەم خولا سپاردبووی بەم خولا و لە خولی گرێدانی یەکەم لە وەرزی یاسادانانی یەکەم ئەم پرسە یەکلایی بکرێتەوە. دیارەیانەوێ بە پێ ئەو ڕێکەوتنەشی هەیەە تعدیلی یاسای سەرۆکایەتی هەرێم بکەن، سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵببژێردرێ، بەڵام بە هەموو دەسەڵاتەکانی پێشوویەوە. ئەمە زانیاری ینی هەمان دەسەڵاتی نیستەوە بەرزەم دەسەڵاتی مەسعود هەمان دەسەڵاتەکانی کاک مەسعودی دەبێت، تەنها ئەوەندە ئەگۆڕێکە لە ناو خەڵکەوە هەڵنابژێردرێ لە پەرلەمانەوە هەڵدەبژێت. باشە بە سیستەمەکە نابێتە پەرلەمانی ئەوەی کێمە لە ناو پەرلەمانە کە پێشتر ئێوە یەکێک بوون لە وەلاوان داوەتان دەکرد مەسەلە ناو پەرلەمانە هەڵبژێردرێت. کاتێک کە تۆ دەڵێی گۆڕینی سیستەمی حکومڕانی لە سەرۆکایەتی بۆ پەرلەمانی یعنی وەکو عێراقی لێبێ. عێراق دەوڵەتێکی فیدراڵە، ئێمە هەرێمێکین لە عێراق. سەرۆکۆماری عێراق ئەو دەسەڵاتانەی نییە کە سەرۆکی هەرێم هەیەی و لە ناو پەرلەمان سەرۆک کۆمار هەڵبژێراوە. دەسەڵاتی پرۆتۆکۆلی و تەشریفاتی هەیە، بەڵام سەرۆکی هەرێم لە پەرلەمانیش هەڵبژێردرێ، سەرۆکی فەرماندەی هێزە چەکدارەکانیشە بێ، توانێت حاڵەتی نائاسایی ڕابگەێنێت، توانێت پەرلەمان حەلکە. ئەمە کەی سیستەمی پەرلەمانیە؟ ئەسڵەن ئەمە گۆڕینی میکانیزمی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە ئاسانیان کردووە، پێویست بە هەڵبژاردن و دەنگدانی ناو خەڵک ناکە، ئەیهێنی لە پەرلەمان هەڵێ بژێری و هەموو دەسەڵاتەکانی خۆی وەکو سیستەمەکە نابێتە پەرلەمانی بەمە کە نەخێر میکانیزمی هەڵبژاردنەکە ئاگۆڕێ نەک سیستەمەکە. سیستەم چۆن واگۆڕێ؟ بڵێ سیستەم پەرلەمانیە. جیاوازێکیە کاک سۆرانەوەی کە پێشترەوە داوەتان دەکرد کە سیستەمەکە پەرلەمانی بێ و سەرۆک لە ناو پەرلەمانە هەڵبژێر لەگەڵەوەی کێستا پارتی دەیەوێ بۆ نمونە تەواو پێچەوانەیە لەگەڵ یەکە. منەڵێم تەنها میکانیزمی هەڵبژاردنەکەیە گۆڕن، دەسەڵاتەکان وەکو خۆی مێنێتەوە. تۆ ئەو دەسەڵاتانە دابەش نەکەیت، هاوسەنگێک لە نێوان دەسەڵاتەکانی سەرۆک و پەرلەمان و دەسەڵاتی یاسادانین دادوەریە دروست نەکەی، سیستەم چۆنە بێ بە پەرلەمانی؟ خۆ سیستەم بە قسە نابێ بە پەرلەمانی. لەکوێی دنیا سیستەم پەرلەمانیە، بەڵام سەرۆکی هەرێمەکە سەرۆکی فەرماندەی هێزە چەکدارەکانە. ئەو هەموو دەسەڵاتەی هەیە و دەسەڵاتی بەرزترە لە پەرلەمان، بۆی هەیە یاسا ڕەتکاتەوە، بۆی هەیە پەرلەمان حەل هەڵوەشێنێتەوە، بۆی هەیە باری ناسایی ڕابگەیەنێ. پەرلەمان ناتوانێت لێ پرسیمی لە ئێستش دادوەر و فەرماندە سەربازیەکان و هەمووانە بە مەرسومی سەرۆکی هەرێم دەرەچن، هەموو ئەمانەوە خۆی مێنێتەوە. ئەمە ئەوە نییە کە ئێمە چوار لایەنەکە پرۆژەمان بۆ پێشکەش کرد، پەرلەمانی لەسەر پەکخرا،
ئەمە ئەوە نییە بۆ لە هەفتەی ئایندە ڕەنگە ڕوو بدات بۆیە لیژنەی یاسایی بە پەلە بۆ دروستەکەن پەرلەمانیش ناتوانێت لێپرسینەوە لەگەڵا بکات مەحاڵە پەرلەمان تەنها بەوەندەی دەنگی پێداوە بۆ هەموو دەسەڵاتەوە لێپرسینەوە لە سەرۆکێکی وها بەس کۆبنەوەی داهاتووی پەرلەمان ینی هەفتەی داهاتوو دەبێت پێشبینیەکە بە پێی ئەو پێشبینی و خێرایی کە هەیەە بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم چاوەڕوانەکرێ بەڵێ لە هەفتەی ئایندە پرۆژە یاساکە بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم کە یەک بڕگەی لێە گۆڕن لە مادەیەکە هەر ئەوەندەیە سەرۆکی هەرێم لە ناو خەڵکەوە هەڵنابژێردرێت لە پەرلەمانەوە هەڵبژێردرێت تا دەستور نووسینەوەی دەستور باشە بەس پێ دوایە پارتی بەبێ یەکێتی ئەمە بکە وەکو چاودێرێک چکە سەب یەکێتی دەبینین هەندێکیان مەسەلەن هەڕەشەی دوو ئیدارەی و یاخود کۆمەڵی ڕەنگە یەکێتی حەسکا بەبێ ئەو بیکەن بۆ ڕەنگە یەکێتی نیشتیمانی حەسکاویتیانە بێ زیندووکردنەوەی سەرۆکایەت هێرێم ڕەنگە حەسبکا بە پێی ئەو ڕێکەوتنەی بزوتنەوەی گۆڕان و هیچێ پارتی دیموکراتە و پرسە بڕوە ڕەنگە ینی نەک بەبێ ئەو ناڕوا ڕەنگە حەزیش کاوا بڕوە و ڕەنگە بوترێ نەهاتنیان بۆەوەی کە سەرۆکی پەرلەمان لەم کاتا وەرگرن بۆ ئەو قانونە بەو جۆرە تعدیل کرێ و تێ بپەڕێ بڵێن ئێمە کاتی خۆی سی حوزەیرانمان کرد بەڵام خەڵکی تر دامەزراوەکەی هەڵپەسار بۆ پارتی دوایش بە ڕێکەوتنێک ئەمەیان ڕەنگە جۆرە لە ئینتیقامیشی تیاابێ بۆ بزوتنەوەی گۆڕان من وای لێ تێگەم ڕەنگە واژ نەبێ بەڵێ بەس باز لەوە دەکرێت بۆ نمونە پارتی دەیەوێ ئەو تۆڵەی بۆ نمونە سەر و کۆمار لە یەکێتی بکاتەوە بە تایبەتی لە دەستی سەرۆکایەتی کەمڕۆ بە بێوان هەڵبژێردرات ئەوەی کاک حەکیمەوەی ئەمڕۆ ڕوویدا بە فعلی درێژکراوەی دۆخی 16 ئۆکتۆبەرە کە کەرکک بەو دۆخە گەێنرا و درێژکراوەی هەڵبژاردننی ململانەیە لەسەر هەڵبژاردننی سەر کۆمار کە پارتیتیایە بە دۆڕاو حیساب کرا ڕەنگە ئەمە تۆڵە بێ ڕەنگە مڕونەت نەنواندنی پارتی بۆ چەند کات ژمێرێکی دیکە لە بەرامبەر ئەوە بێکە لە ڕابردووە لە پرسی سەر کۆمار پارتی براوە بوو بە چوونی بەڕێز وڵات چاپڵی باشیان لێدا حتمما دڵیان خۆش بووە لە ناوەڵی پەرلەمانە بەڵێ ئەو کاتێک کە چاپڵیان لێدا ئێمە کۆبوونەوەکەمان جێشت حتمما دیارە یەکێتی نیشتیمانیش خۆی بە هی نەزانێ بەوازانێک کە غەدری لێکراوە یاخود مڕعاتی نەکراوە یاخود بەبێ ئەو سەرۆکی پەرلەمان پۆستی ئەوە پڕکراوەتەوە بە کاتی بەزیکی پارتی دەتوانێت مەسەرەن بەبێ یەکێتی ویلایەنەکانی تریش یاسای سەرۆکایەتی هەرێم مەسەن لە پەرلەمان هەموار بکاتەوە ئەوەندە کورسیە کە ئیشکالی بۆ نمونانی کەم نیسابی یاسایی لە پەرلەمانە بۆ دروست نەبێت لەم کاتا پارتی دیموکرات پێویستی بە کەسی تر نییە بۆ پرسە ماوەست چییە کەسی تر نییە خۆی 45 کورسی بەڵێ 45 یانزەی پێگاتە دوانزەی بزوتنەوەی گۆڕان لە سەروی نیسابیشەوەی چکە ڕێکەوتنیان هەیە مادەیەکی ڕێکەوتنەکەیە ئەی سەرۆکی کاتێکە بۆ هیچ وادەیەک دیاریکراوە مەسەلەن سەرۆک کاتێکە هەڵبژێردراوە لە پەیڕێوی ناوخاوەکو چۆن ئێمە سکرتێرمان بە فەرمی وەرگرت و شتێ نەبوو ناوی کاتی بێ بەڵام شتێکی ئەخلاقی هەر کاتێک کە تۆ ئیستیقالە بکەیت و پۆستەکە تەسلیم بکەیتەوە گەرنا هیچ شتێک نییە ناوی کاتی بێ ئەو سەرۆکی پەرلەمانی ئێستا بژێردراوە سەرۆکی کاتی نییە سەرۆکی فعلی و هەمیشەیی پەرلەمانە تا و کاتەی خۆی ئیستیقالە باشە بەس پێشتر بازەوەکە کە پۆستەکە بە بەتاڵدی بەجێ دەهێڵدرێت ینی کەس پڕی ناکاتەوە کارەکەی چی بوو کە پارتی خۆشی کاندیدی هەبوو بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی نەوەی نوێ کاندیدی هەبوو ئەگەر پارتی پۆستەکەی پڕ نەکردایەتەوە بەبێ منافسە بەبێ دەنگدان کاندیدەکەی پارتی دیموکراتدا چەسبی نیەمەوە کارەکەی بۆ گەرنا ئەمار پەیڕەوی ناوخۆی پەرلەمان واڵێ بەس بۆ مەسلەی ئۆپۆسیۆن بوون و وەچی لە حکومەتیشە ینی پێ دوایە چێگەر لایەنەکان لە حکومەتە بن چی لە ئۆپۆسیۆن بن ینی لە ناو پەرلەمانە پێویستی بە ئۆپۆسیۆنێکی جیاوازتر هەیە لە ڕابردوو ئەو ئۆپۆسیۆنی ڕابردوو پێ بەوان میکانیزم لە ناو پەرلەمان ناتوانێت سەرکەوتو بێت من پێم وایە ئەوەی لە ڕابردوو کە سێ لایەن بە ڕسمی ئۆپۆزیسیۆن بوون لە پەرلەمان بەچوونیان بۆ حکوومەت و خۆناغە کۆتایی هات یعنی خولی ڕابردوو کە دەوترا
ئەو لایەنانە لە حکوومەتیشن و لە دەرەوەش لە پەرلەمان ئۆپۆزیسیۆنن لە ڕاستیا پەرلەمان دەبێت کاری خۆی بکە کاری چاودێری و بە دوواداچوونی کارەکانی حکوومەت و نوێنەرایەتی خەڵکە کاری جێبەجێکردن نییە وەکو حکوومەت کاری خۆیەکە کاری تەنفیزیەکە دەکرێت من وەزیریشم هەبێ و چاودێری حکوومەتیش بکەم و ڕەخنەش لە حکوومەت بگرم و ئەمە حاڵەتێکی نۆرماڵە ئەمە پێی ناوترێ مادام تۆ بەشداری لە کابینەی تربێ بێدەنگبی لەوەی کە چی ڕوودەدا ئەی پەرلەمانیشی چییە؟ ئەگەر وایە پەرلەمانتان بۆ چییە؟ ئەمە تێکەڵکردنی ئەوراقە بۆەوەی کە بێدەنگ بکرێیت ئەگەر نا ئێستا هەر کەس لە حکوومەتیشە ئەبێ ئەرکی پەرلەمانی خۆی بەجێبێ ئەگەر وەزیرەکەی خۆشی شتێکی لەسرە دەبێت بە دوواداچوونی بۆ بکە لێپرسینەوەی بۆ بکە بانگێشتی بکە ئێمە پێشتر دژی ئەوە بووین کە دوو هێزی وەکو یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات پەرلەمانتارەکانیان هەمیشە پارێزەری وەزیر و حکوومەتەکەیان بوون لە کاتێکە پەرلەمانتار لە هەر لیستێک بێ لیستەکەی حیزبەکەی لە حکوومەت بێ و لە حکوومەت نەبێ بەکاری بە دوواداچوون بکات لێپرسینەوە بکە بە دوواداچوون بکە پرسیار بکە لە حکوومەت لێپرسینەوە بکە ئەمە حاڵەتی تەبیعی کاری پەرلەمانیە بەڵام من برادرانە وا تێگەیشتون من بۆیە تۆ بەمە حکوومەتی تر تۆ بۆی بێدەنگبی وەمادام لە حکوومەتی تر نابێ باسی حکوومەت بکەی ئەی پەرلەمانیشی چییە؟ بۆ ئەم برادرانە پەرلەمانیان ناوێت لێ پرسینەوەیان لێ بکە پەرلەمانیانەوەکەی پێویستیان بوو بەکاری بهێنن ئێمە لە خولی پێشوو ئەمەمان نەئەکرد کاری پەرلەمانیمانە کرد ئەمانوت سەر ڕایەوەی حیزبەکەمان لە حکوومەتە وەزیرمان هەیە ئەمە ناکاتە چاوپۆشی لەم هەموو گەندەڵی حکوومەت لەم هەموو کارە خراپ و نایاسایی حکوومەت لە بڕینی قوتی خەڵک لە ناشەفافی داهاتی نەود لە بەکارهێنانی هێزی چەکدار بۆ ململانەی حیزبی بۆ ئینتیخابات بۆ سەرکوتی خۆپیشاندەران بۆ گرتن بۆ لێدان بۆ پێشێلکاری و ئەمە نابێ هیچ هێزێک کە بچێتە حکوومەت ڕازی بێ بە بێدەنگبوونی پەرلەمانتارەکانی لە ناو پەرلەمان ئەی بۆ نوێنەری خەڵکە ئەی بۆ مەجبوری پەرلەمانە کابینەکەی بێنێ و وەزیرەکانی بێنێ شەرعیەتی لێوەگرێ و متمانەی لێوەرگێ دەبێ ئاواش ملکەچی لێ پرسینەوەی ئەو پەرلەمانە بێ کە متمانەی لێوەرگرتووە بەڵام دیارە پارتی دیموکراتەوەی ناوێت کە لایەنێک لەگەڵ یا پێک بێت و کاری پەرلەمانی خۆشی بکات ئەوان بەوە قەڵسن ئەوان ئێستا شەڵێنەوە ئەوانەی کە بەڕۆژ لە حکوومەت بوون و بەشەوە ئۆپۆزیسیۆن بوون کارکەزیشی خۆیەکە لەکوێی دنیا هەیە ئەگەر تۆ بەشدار بووی لە حکوومەتی تر بێدەنگ بە لەسەری بەس لەگەڵ گۆڕانەوە پێشتر لە پەرلەمانی کوردستانە هەماهەنگیتان هەبوو هیچ هەماهەنگێکەیە لێ ئێستا بەڵێ ئێستاش هەماهەنگیمان هەیە و زۆریش نزیکین لە یەک و باشە بەس نیگران نین لەوەی کە گۆڕان مەسەرەن ڕێکەوتنی لەگەڵ پارتی کرد پێش جۆرێک لە بەتانی زیک لە هاوپەیمانەتی بوو لە نێوان کۆمەڵ و گۆڕانە ئێستاش هەر نزیکین لە یەک پێشتریش کاتێککە پێکەوە بووین لە ڕاستیا لەسەر بنەمای ڕێکەوتنێک نەبووە کە پابندمان کە لەسەر داخوازی خەڵک و کارێکی ئەخلاقی گەورە و گرنگ پێکەوەی بەستوین کە داوای ڕەوای خەڵک بووە واصلن من تەمەناکەم و ئەمڕۆژ کاتێک سەردانیانمان کردوەکو فراکسیۆن تەمەنامان بۆ خواستن کە سەرکەوتوو بن لەم قۆناغا مادام بڕیاری خۆیانە و قەناعەتیان بەوە هێنا و بچنە حکوومەت بەشداری بکەن پۆست وەربگرن ڕێکەوتنیان هەبێ لە کارنامە تەمەناکەین سەرکەوتوو بن و بتوانن خزمەتی خەڵکی پێ بکەن و ئەوەی لە ڕابردوو کرا لە دەرکردنی وەزیر لە داخستنی پەرلەمان تەمەناکەین قەت ڕوو نەداتەوە نەک بەرامبەر بزوتنەوەی گۆڕان بەرامبەر هیچ هێزێکی تر بۆی دەرفەت هەبێ خزمەتی خەڵک بکرێ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێ خەڵکی هەرێمی کوردستان 27 ساڵە بەدەست ئەم مەعمەعە و حکوومەتە خراپەوە کە درێژکراوەی 8 کابینەیە ینی تەواو وێرانە ماندووە شەکەتە پێویستی بە خزمەتە ومێ دەکەم بتوانن خزمەت بکەن چکە ئێمە کە ڕەخنەمان لە حکوومەت گرتووە بۆ نەک لەبەرەوەی یەکێتین یا پارتین لەبەرەوەی حکوومەتێکی خراپیان پێکێناوە لەبەرەوەی وەزیری خراپیان هەبووە لەبەرەوەی شەفافیەتیان نەبووە لەبەرەوەی گەندەڵیان هەبووە ئەگەر بەیانی وەزیرێک گەندەڵی نەبێ و دەرگای بۆ خەڵک کراوە بێ و خزمەت بکا و بەدەم هاوڵاتیانەوە بێ وەڵاهی هەر حیزبێک بێ من پشتگیری یەکەم هاوکاری یەکەم و دەستخۆشیشی لێ یەکەم ئێمە ئاوا ئەڕوانینە پرۆسەکە وا ناڕوانین کە مادام ئێمە نین ئیتر بە کەڵک نە ئەسڵن ئێمە
هەموو ئەو ڕەخنانەی گرتومانە تەمەنامان کردووە باش بکرێت کاتێ باشەکرێ ئەگەر خۆشم نەبم باش گرنگ نییە زۆر بەڵام دوجاریش تەماشاکەی کە ئەمانە بە هەشت کابینە ڕاستیان لەگەڵ خەڵک نەکردووە ڕاستیان لەگەڵ ڕێکەوتنەکان نەکردووە کە لەگەڵیان پێگەێنراوە ناتوانانی زۆر دڵخۆش بیت بەڵام هەر تەمەناکەین ئەم کابینێ بۆ خەڵک هەڵەکانی ڕابردوو زۆر باشە باش بکاتەوە و نەچێتەوە وەکو کۆمەڵی ئیسلامی کە ئێستا نەقۆناغی حکومەتدارنە ئۆپۆزیسیۆن بوونتان هەڵبژاردووە بەڵام ئێمە کۆمەڵێک لایەن دەبینی بۆ نمونە کە باز لە ئۆپۆزیسیۆن دەکەن بەڵام زیاتر ڕووی ڕخنەکانیان لە کۆمەڵی ئیسلامیە بەڵێ بۆ کارەکەی بۆچی دەگەڕێنەوە بەداخەوە گوتم ئەو زەمانەی کە سێلایەن پێکەوە لەسەر پرۆژەیەکی هاوبەشی خەڵک نەک ڕێکەوتنێکی حیزبی پێکهاتە بووین و بە یەکەوە بووین ئەو زەمانە تێپەڕی ئەو زەمانە ڕۆی ئەو دەسەڵاتە ستەمکارە ڕۆڵی هەبوو لە پەرتکردنی ئەم هێزانە و بەداخەوەی لەم لە هەڵبژاردننی ئەم جارە نەتیجەکە بە جۆرێک هاتەوە کە دوو هێزیان بوون بە نیوە بە تەواوی هەردووکیان ئەمە نیگەرانی زۆر بۆ ئێمە دروست کرد ئێمە تەمەنامانە کرد کە ئەو کاتە 40 کورسی بووین بە سێ لایەن بێ لە نەوەی نوێ نەوەی نوێشی بەهاتایە سەر ببووینایە بە 50 ئەسڵەن ئێستا نەوەی نوێشی هاتووەتە سەر بووین بە 32 ینی ئێمە و گۆڕان و یەکگرتو جاران 40 بووین ئێستا 24ین ئەمە نیگەرانیە بەڕاستی ئەمە گلەیە لەو خەڵکەی کە سزای ئەم لایەنانەیدا بەڵام بەرامبەرەکەی یەکێتی و پارتی پێ بەهێز بوو خەڵکێک کە نیگەران بوو نەهات دەنگ بداوەتە ئەوان شانازی بۆواکەن 45 کورسین و زیایان کردو و یەکێتی زیادی کردو بەڵام هێزەکانی تر کەمیان کرد باشە بە سندێک لایەن واتەوە بوون بە ئۆپۆزیسیۆنی ئێوە وەڵا نازانم ینی ئێمە کابینێ هێشتا پێک نهاتووە کۆمەڵی ئیسلامی لەبەردەم بەشداریکردن و بەشداری نەکردنایە بەشداری بکاتێتە حکوومەت بە ڕێکەوتنێ بەشداریش نەکابێ بە ئۆپۆزیسیۆنی ئەو حکوومەتەی کە پێک دێ کە هێشتا پێک نهاتووە ڕەنگە خەڵکێک پەلەی بێ منیش ڕێیم وابێ کۆمەڵی ئیسلامی بووە زووتر خۆی ڕابگەیاندایە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کابیناکە بەشدارە بێ یا بەشدار نابێت چەندە بەشداربوون و بەشدار نەبوون پارتی دیموکرات هەستاوە بە داوەتکردنی لایەنەکان تا ئێستا بە فەرمی کۆمەڵی ئیسلامی داوت نەکردووە بەڵام کاری خۆمانمان کردووە ئۆپۆزیسیۆنیش هێشتا ڕامان نەگەیانەوە بەڵام ئەمڕۆ بەشداری ئەو لعبەیەمان نەکردووە کە بەڕێوە چووە هاتووینەتە دەرەوە یەکەم کۆبوونەوە ڕامان نەگەیانەوە ئێمە ئۆپۆزیسیۆنین یان بەشداریەکەین بەڵام واژۆی بەکراوەی هێشتنەوەی کۆبوونەوەیەکمان نەکردووە ئەڵوێستی خۆمان و وجودی خۆمان و قەناعەتی خۆمان ڕێک و ڕاست بردووەتە پێش فێڵمان لە دەنگدەرەکانمان نەکردووە و هەرواش دەکەین کێ معارەزەمانەکات کێشەمان نییە کە ڕەخنەمان لە یەکرێگەر بەجێ بوو لێی وەرەگرین بەڵام ناحەقیمان بەرامبەر بکە بەڕاستیەوە غەدر لە خۆیەکە بۆ بەرامبەر ئێمە معارەزابی ئێمە بیری ئاوی کارێزێکی وڵاتەشمان بەدەسەوە نییە ینی هیچمان بەدەسەوە نییە کە تا خەڵکێک بێ معارەزەمان بکە هاتوین بۆ خزمەتی خەڵک باش بەشدار نەبووین لەو هەموو تاڵانی و دزی و گەندەڵیا بەشدار نەبووین لە هیچ لعبە و سەفەقاتێکە لە حکوومەت بووین تا و کاتەی زانیومانە خزمەتمان پێکرێ و کاتێک کە خوێنی گەنجی وڵاتەیان لە کۆی و ڕانی ڕشتوە هاتوینەتە دەرەوە لەو حکوومەت باش زۆر بە کوردی سەبارەت بەوەی کە ئێستا بەرەزووت پۆستەکانی سەرۆکاتی پەرلەمانی یەک حیزب دایناوە نەخشەی حکومڕانی ئایندەوەیە کە هەموو پۆستە باڵەکان لای پارتی دەبێت بە کورتی بێ سپاس دەکەین بەداخەوە دوای ئەو دەمێکە پۆستە سیادیە جونگاستیارەکانی وڵاتە بەدەست پارتی دیموکراتەوەیە زۆرینەی هەرە زۆری و ئەوانەشی کە لەگەڵ یا بەشدار بوون لە حکوومەت شەراکەتی حەقیقی نەبووە بەشداریەکی ڕووکەشانە بووە بە پۆستێکی باڵە جارش پێ دوێ هەموو پۆستە باڵەکان هەر لای خۆی هێشتۆتەوە ئێستا وایە بەڵام جارێ هێشتا ڕێکەوتن و ئەوەی لەگەڵ یەکێتی ماوە و دیار نییە ئایا کەیتر بەشداری حکوومەتەکەیان نایکا و کاتە زیاتر دەرەکەوێ بەڵام تام ساتەش جونگاستیارەکان هەر بەدەستی پارتی دیموکراتەوە باشە بەس دو پرسیارم بە کوردی گەشتبین خولەی پەرلەمان من گەشتبینم هەمیشە چکۆی لەسەر ئێمە هەوڵدانە وەی کە پێویستمانە پشتیوانی خەڵکە دوای خوای تەعالا و
و ئومێدیشمان هەیە کە بۆ خەڵک قۆناغێکی باشتر بگوزارێت بە هەوڵی هەمووان. زۆر سوپاس بۆ بەڕێز سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان. زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.